د 27 جوت مهده در باسی قوناغی که نو دبه و شانامه لگردما اوروپای بساعت پینجانده لگردما بروکسل ای رقیب ورد اسپیکرن دناو هفته دن و 40 ساعت 8 9 10 12 13 و 14 هنده و بولتن ما و ساعت 16 هنده جی بولتن از تک تیوی هبن داویه هفته ده ساعت 9 10 12 و 13 هنده لگور دما بروکسل و بولتن ما و 16 هنده جی جسترک تیوی هندکارن گودار بکن دنگه گل دنگه کردستانیه ئەم کاتتان باش بیسەرانی هێزان لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە دژی کوشتن و توندی تیژیەکانی دژباژنان پلاتفۆرمی ژنانی ئەدەنا ڕێپێوانێکی بەرفراوانیان ئەنجامدا و پەیامی بانگەوازی بۆ مەزنکردنی بەرخۆدان دەکەینیان ڕاگەیان. پلاتفۆرمی ژنانی ئەدەنا بۆ تیژخستنە سەر کوشتنی ژنان کە بەم دوایانە زیادی کردووە لە شەقامەکانی ناوچەی چکرۆڤا کۆبوونەوە و ڕێپێوانیان ئەنجامدا. ژنان دروشمی دەمانەوێت وەک مرۆڤ بژین و ژنژیان ئازادی و بێدەنگ مەبە قبوڵی مەکە و بەشداری بەرخۆدان بکەیان بەرز کردەوە و کەسانی دەوروبەریش پشتگیریان لە چالاکیەکە کرد. زەهرا ئایدن لەسەر ناوی پلاتفۆرمەکە دەڵێت باهۆی سیاسەتەکانی دەربازبوون لە سزا ژنان و مناڵان لە شەقامەکان دەکوژرێن. هەروەها زەهرا ئایدن داوای کرد بەرپرسان ئەرکی خۆیان جێبەجێکردن و ئاماژەی بەوەش کرد درێژە با تێکۆشان دەدەن بۆ گەڕانەوە بۆ پەیماننامەی ئەستەمبوڵ و سەپاندنی یاسای ژمارە 6284 و هەڵگرتنی هەموو جۆرە توند و تیژیەکی سەر ژنان. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی سێگەری لای شەهیدی ڕاگەیاند کە لە شوباتی ساڵی 2020 لە ئیالەتی ئاماد لە باکووری کوردستان بەهۆی پلانگەڕیەوە شەهید بوون. هەپەگا لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژەی بەوە کردووە هەواڵانمان ڕوودی باز چیاگەر باتمان و چیاگەر پاسۆر لە 13 شوباتی 2020 لە ئیالەتی ئاماد لە ئەنجامی پلانگەڕیەوە شەهید بوون و باڕێز و پێزانینەوە هاوڕێی فدای قارەمانمان یاد دەکەینەوە. هەروەها هەپەگە ڕاشیگەاندووە هەواڵانمان کە بە هەست و هزری هەرەپاکەوە گەورە بوون لە بەرامبەر تێکۆشانی ئازادی گەلەکەماندا بێ هەڵویست نەمانەوە. هەپەگە باسی لەوەش کردووە هاوڕێیانمان کە بەشداری شەڕی سەختی چیاکانی باکووری کوردستان بوون بە ئیرادەیەکی مەزن لە بارودۆخی هەر زەحمەت و قورسدا تێکۆشان لە ڕۆحی فدایانەی ئاپۆیدا قوڵ بوون و لە گەرەی لایەتیدا پەریان بە خۆیاندا و بە بێ دوودڵی شەڕیان کرد. لە کۆتاییشدا هەپەگە دەڵێت لەسەر ئەم بنەمایە سەرساغی خۆمان بۆ بنەماڵەی هێژای هاوڕێیانی شەهیدمان و هەموو گەلی وڵات پارێزی کوردستان دەخوازین. هەپەگە ناسنامەی شەهیدانی بەم شێوەیە خستووەتە ڕوو. ژیان گوڵتان بە ناسناوی ڕۆدی باز لە ئامەد لەدایک بووە و لە 13 شوباتی 2020 لە ئامەد شەهید بووە. محەممەد شرین دەمیر بە ناسناوی چیاگەر باتمان لە ئێلح لەدایک بووە و ئەویش لە 13 شوباتی 2020 لە ئامەد شەهید بووە و مەسعود یەڵدرم بە ناسناوی چیاگەر پاسوور ئامەد لە ئامەد لەدایک بوو ئەویش هەروەها لە 13 شوباتی 2020 لە ئامەد شەهید بووە. ڕێکخراوی مافی مرۆڤی عەفرین سووریا بڵاوی کردەوە چەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لە عەفرین ژنێک و براکەیان ڕفاندووە و تا ئێستا چارەنووسیان نادیارە. ڕێکخراوی مافی مرۆڤی عەفرین سووریا ڕایگەیاند چەتەکانی پۆلیسی سەربازی سەرباز دەوڵەتی داگیرکەری تورک لە گوندی باسووتێ سەربا شێراوای عەفرین ژنێک بە ناوی خوناف خەلیک و براکەیان
ڕفاندووە. ئاماژە بەوش کراوە خوناف خەلیل 6 ساڵ لەمەوبەر لە عەفرینەوە کۆچی کردووە بۆ شاری حەلەب و لەسەر داوای براکەی چۆتە گوندی بەسوود بۆ سەردانی کەسوکارەکەی. لە دوای داگیرکردنی عەفرین لەلایەن دەوڵەتی تورک و چەتەکانی ڕۆژانە تاوانی جۆراوجۆر ئەنجام دەدەن و هاوڵاتیان دەرفێن و یان ئەشکەنجیان دەدەن. ئەمما جگەی لەوەی ڕووبەرێکی بەرفراوانی دارستان و دارزەیتونیان بڕیوەتەوە و تاڵانیان کردووە. جەماڵ بالی ڕۆژنامەنووس و فۆتۆگرافێکی کوردە کە لە ڕۆژاوای کوردستان لا پێگەی فەرمی خۆی لا تۆڕی کۆمەڵایەتی ئیکس دیمەنی بڕینەوەی دارەکانی عەفرینی بڵاو کردوێتەوە. جەماڵ باڵی نووسیویەتی بینەر بن کە چۆن دارستانە چڕەکانی عەفرین بوونەتە ناوچەیەکی گەورەی بێبەرهەم و دوای ئەوەی دەوڵەتی تورک و چەتەکانی لە ساڵی 2018دا عەفرینیان داگیر کرد. هەروەها دەشڵێت دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی لە ماوەی 6 ساڵدا زۆربەی دارستانەکانی عەفرین و هەزاران دارزەیتونیان بڕیوەتەوە. جێ ئاماژەیە لە 21 کانونی دووەمی ساڵی 2018ەوە دەوڵەتی تورک سەرەتا 72 فڕۆکەی جەنگی بەجارێک برد ئاسمانی عەفرین و دوای ئەوە لەگەڵ چەتەکانیان هێرشیان کردە سەر کانتۆنی عەفرین لە ڕۆژاوای کوردستان و پاش 58 ڕۆژ بەرخۆدانی شەڕڤانان و گەل دوجار لە 18 ئاداری هەمان ساڵ عەفرین داگیر کرا. لەو کاتەوە تا ئێستا سوپای تورک و چەتەکانی سەدان تاوانی جۆراوجۆریان بەرامبەر بە دانیشتوانی سنوورەکە ئەنجام داوە کە دیارترینیان کوشتن، ئەشکەنجەدان، ڕفاندن و بڕینەوە و تاڵانکردنی دارستانەکانی عەفرینە بەتایبەت دارزەیتونەکان. میدیاکانی سووریا ڕایانگەاند بە 4 موشک هێرشکرایە سەر بنکەی سەربازی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی سووریا و ڕاداری ئەو بنکەیە کراوەتە ئامانج تا ئێستا نازاندرێت لایەنی هێرشکار کوێیە. میدیاکانی سووریا سەبارەت بە هێرش بۆ سەر بنکەی سەربازی ئەمریکا لە سووریا بڵاویان کردوێتەوە. بە 4 موشک هێرشکراوەتە سەر کێڵگەی غازی کۆنیکۆ لە ڕۆژهەڵاتی سووریا کە ئەو شوێنە بنکەی سەربازی ئەمریکای تێدایە. ئاماژیان بۆش کردووە موشەکەکان ڕاداری بنکە سەربازەکەی ئەمریکایان کردووەتە ئامانج و دەڵێن باوەی ئەو هێرشانەوە چەندین تەقینەوەی بەهێز ڕوویان داوە کە دەنگەکانیان لە دەوروبەری ئەو بنکەیە بیسراوە. جێ ئاماژەیە میدیاکان ئاماژیان بە لایەنی ئەنجامدەری هێرشەکە تا ئێستا نەکردووە. هەشتەمین پێشانگای پەرتووکی شەهید هەرکۆڵ بە مەراسمی بەخشینی خەڵات بە دامەزرا و چاپخانەکان و نووسەران و پێشانگاکە کۆتایی هات. دەستەی کەلتوری هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە پشتگیری دەستەی کەلتوری کانتۆنی جەزیرە ساڵانە پێشانگای پەرتووکی شەهید هەرکۆڵ ڕێک دەخات. تیایدا چەندین چاپخانەی هەرێمی و نێونەتەوەیی بەشدار دەبن. ئەمساڵ هەشتەمین پێشانگای پەرتووکی شەهید هەرکۆڵ لە 15 تەشرینی یەکەم با دروشمی خوێندنەوە دەکەینە شێوازی ژیان لە هۆڵی زانای شاری قامیشلو بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام بوو. لە ڕۆژی هەشتەمدا بە چالاکی جیاواز کۆتایی هات. ماوەی نزیکەی 43 مانگا گۆشەگیریەکی توند لە دژی ڕێبەری گەلی کورد بەڕێوە دەچێت و ڕێگا بە پارێزەر و خانەوادە نادرێت دیداری لەگەڵدا ئەنجام بدەن. هەروەها ماوەی ساڵێک زیاترە لە جیهانەوە داوای ئازادی جەستەیی ڕێبەر و جەلان دەکرێت. لەبارەی ئازادی و هۆکاری پلانگێڕی و گۆشەگیری خوێنەرانی پەرتووکەکانی ڕێبەر ئۆجەلان دەڵێن ئازادی بەڕێز ئۆجەلان واتە ئازادی خوازان و گەلانی چەوساوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. فەیلسۆفێکە چارەسەری کۆی کێشەکانی گەلان دەکات. هەموو تاکێکی ئازادی خواست مەحاڵە پێی خۆش بێت ئازادی خوازە لە زیندان نابێت. ویستی ئێمە ویستێکی ئەساسیە بۆ ئازادی ئۆجالان. بەڕاستی ئازادی ئۆجالان واتە ئازادی کۆی ئازادی خوازان و چەوساوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت و لە ناو ئەمنیشانە تایبەت کورد. بۆیە دەستپێک داوا دەکەین هەرچی زووە
ئۆجالان بە مخاتب بگیرێ و ئەو شەڕ و شۆڕ و کوشت و بڕێککە ئێستا هەیە لە ئەرەیە نەمێنێت و چارەسەری هەنگاوی جدی بنێ بۆ ئازادبوونی ئۆجالان و بۆ چارەسەری گرفتی کۆی تورکیا و نەتەوەی تورکیاش. ترسانەکە چییە؟ خۆ تۆ ئێستا تورکیا چەک و چۆڵێکی زۆری هەیە و دۆم حلفی ناتۆیە، بەڵام لە هزری ئۆجالان نەترسێ. ئەو هزرە مقاومەکانی مکەونەتەکەی دەبینێ، هۆکارەکانی دەبینێ. بۆ نمونە ئەو پاشخانە دەبینێت لە زیندانەکان لە دەرو ئۆجالان کە خۆی خاوەنی هزرەکەی، بەڵام کادێر و شۆڕژێران و ئازادی خوازان بە هەمان نەفەس و بە هەمان ئازادی و بە هەمان ڕوئە ڕوبەڕووی هەموو ئەو چەسانە وستم و زڵمە بوونەتەوە کە تووشایکە. ئەمە ئەوەی بۆ دەرەخات کە مەحاڵە شکست بم ئازاد بم ڕێبەر بم تێکۆشان و خەبات و ئازادێ بن. زۆرینەی دەوڵەتانی جیهان کە پێشەوایەتی لە سەرمایەداری جیهاندا ئەکەن و هەروەها ئەو با بڵێن ڕێگریانەی کە لە سەردانی دادوەر و بچپێڵەن پارێزەر و کەس و کارەکەیشیدا هەر بەشێکە لەوە لەبەرەوەی کە هاتنە دەرەوەی هزری ڕێبەر ئاپۆ بۆ ناو کۆمەڵگەکانی مرۆیی بۆ خۆی باشترین چارەسەرە بۆ کێشە مرۆییەکان. یەک شتتان پێ بڵێم، یعنی بە بۆچوونی من ئەتوانم بڵێم دەوڵەتی داگیرکەری تورک بۆ خۆی تەنها بروخویەکە لە مەکینەیەکی زۆر گەورەی سەرمایەداری جیهاندا. تورکیا وەسیلەیەکی دەستی سەرمایەداری جیهانە وەکو دەوڵەت و سیاسەتەکەی بۆ ڕێگریکردن لە پرسی ئازادی مرۆڤ. هەڵبژاردننی خولی شەشەمی پارلەمانی هەرێمی کوردستان کۆتایی هات، هەرچەندە تا ئێستا لەلایەن کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە ئەنجامی فەرمی و کۆتایی ڕانەگەیاندراوە، بەڵام بەپێی ئەنجامە بەرایەکان بەشێکی بەرچاوی پەرلەمانتارانی داهاتوو کاندیدانی ژنن. ئەوەش بۆ تا جێگای خۆشحاڵی چالاکوانانی بواری مافەکانی ژنان. چالاکوانانی ژنان داوا دەکەن ژنانی کاندید و دەرچووی پەرلەمانی هەرێمی کوردستان داکۆکی کارێکی بەهێزی مافەکانی ژنان بن لا ڕێگەی ئەو پرۆژە یاسایانەی لە پارلەمانەوە دەردەچێت. نیگەرانی خۆشیان دەردەبڕن بەشێک لە پەرلەمانتارانی پێشوو نەیانتوانیوە لا ڕێگەی پەرلەمانەوە کاربۆ بەدەستێنانی مافەکانی ژنان بکەن. جیامەژەی 20 ئەم مانگا هەڵبژاردن بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوەچوو بە سەرپەرشتی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و شەوی 21 کۆمیسیۆن ئەنجامە بەرایەکانی ڕاگەاند و تا ڕادەیەک ئەنجامی کورسیەکانی پەرلەمان یەکلا بۆتەوە. بە پێی یاساش بەشداری ژنان لە پەرلەماندا با یاسای کۆتا دانراوە و تەنها با ڕێژەی 30% کورسیەکانی پەرلەمان پێک دەهێنن. لە دوای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر پێگە و هێز و کەسایەتیەکانی سەربادەسەڵاتی ئێران لە چوارچێوەی هێرشی بەرپرسانەوە لایەکی تەشری یەکەم ئێران 180 موشکی بالیستی ئاراستەی ئیسرائیل کرد. لە دوای ئەو ڕووداوەوە گرژیەکانی نێوان ئەو دوو وڵاتە پەڕیەوە بۆ قۆناغێکی تر. با گوێرەی پێشبینیەکان چاوەڕوان دەکرا ئیسرائیل هێرش بکاتە سەر دامەزراوە نەوتی و ئەتۆمیەکانی ئێران، بەڵام دوای ماوەیەک ئیسرائیل با ئامریکای ڕاگەیاند کە هێرشەکانی بۆ سەر ئێران لە چوارچێوەی ئامانجا سەربازی و هەواڵگیریەکاندا سنووردار دەکات. لە هەواڵێکی کە ناڵچواردەی ئیسرائیلیدا ئاماژە بەوە کراوە لە دوای هێرشەکەی ئێران بۆ سەرماڵی نەتانیاهۆی سەرۆکوەزیران ئیسرائیل ئامانجەکانی خۆی بۆ هێرشی تۆڵەکردنەوە گۆڕیوە و لە نێو ئەو ئامانجان نوێیانەدا ماڵ و جێگەی بەرپرسانی پلە باڵای ئێرانی هەیە. لە هەواڵەکەدا ئاماژە بەوە کراوە پلانی هێرشەکە خراوەتە بەردەم دەسەڵاتداران و جێگای دیاریکرا و دەبێتە ئامانجی هێرشەکان. پلانی هێرشەکان بەنهێنی دەمێنێتەوە و تاکاتی ئەنجامدانی هێرشەکە و باس لەوەش کراوە بەهۆی ئەم پەرەسەندنا نوێیانەوە بادپرسانی تاران نیگەرانن لەوە یەکێک لە ئامانجەکان ماڵ و شوێنی مانەوەی عەلی خامنەی ڕابەری ئاینی ئێران بێت. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.